بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەمشەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە باسی ڕۆژتان پێشکەشەکەم. باسی ڕۆژی ئەمڕۆ وەکو ئێوە شاگادارن تایبەتە بە کۆبوونەوەی یاخود هاتنی شاندی پارتی دیموکراتی کوردستان بۆ کۆبوونەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و بزوتنەوەی ئیسلامی وەکو باسەکرێت و لە بڵێن پرێس کۆنفرانسەکەش خۆیان ئاماژەیان پێدا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکی 6 مانگە شتێ زیاد شتێکم بەڕسمی کۆ نەبوونەتەوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە زیاتر لە ساڵێکە دابڕان دروست بووە و بە شێوەیەک لە شێوەکان زیاتر لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە قسە لەگەڵ یەکترەکەن و مخاتەبە یەکترەکەن و پەیام بۆ یەکتر ئەنێرن بەڵام ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان لە گردی زەرگەتەی بزوتنەوەی گۆڕان چاوی بە شاندەکەی بزوتنەوەی گۆڕان کەوت و هەرچەندە لە دوای کۆبوونەوەکە هیچ نەوتراوە بەڵام ئێمە هەوڵە دەین ئەم شەو قسە لەسەر کۆبوونەوەکان گرنگی کۆبوونەوەکان چی بکرێت بۆ ئەوەی کۆبوونەوەکان وەکو ئەوترێت وەکو جاران کۆبوونەوە نەبێ لە پێناو کۆبوونەوە و ڕادستی یەکتری بکەنم کۆبوونەوە بن بەدەستی و کۆبوونەوەکان خاوەنی ئەنجام و بە هەمان شێوە خاوەنی ئامانج بن و من زیاتر ناڵێم لەسەر کۆبوونەوەکان سێ میوانی ئەزیز و بەڕێز لێرە حزوریانەیە لەگەڵ میوانەکانمە من گفتوگۆی زیاترەکەم و هەوڵە دەم پرسیارەکانی ئێوەشیان لێ بکەم هەرێک لە بەڕێزان کاک چێنەر علی جۆڵاس جێگیری سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەخێر بێن کاکە دیلمان محەممەد هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان ئێوەش زۆر بەخێر بێن هەروە کاک شێخ عەتا شێخ حەسەن ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاومە کاک چێنەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم بە حکمی ئەوەی پارتی ئەمڕۆ کە لەگەڵ یەکێتی کۆبووە لە دوای کۆبوونەوەکە هەرێک لە بەڕێزان فازڵی میرانی و مەلا بەختیار قسەیان کرد ئەوەندەی تۆ تێبینیت کرد بێت کۆبوونەوەکە تا چەندە ئەنجامی هەبووە و تا چەندە چاوەڕێی ئەوەی لێ یەکرێت کە هاوڵاتیان دڵخۆش بن پێی چونکە بە شێوەیەک لە شێوەکانە وتری هاوڵاتیان بێئەمەلن لە کۆبوونەوە ئایا ئەم جارە جیاوازە بێت؟ بەڵێ سەرەتا سڵاو بۆ جەنابت و بۆ میوانانی بەڕێز و بینەرانیش دیارە کۆبوونەوەکەی ئەم دەستپێکردنەوەی دانیشتنی هێز و لایەنە سیاسیەکان ئەتوانین بڵین هەنگاوێکی سەرەتایی باشە هەرچەندە تۆزێک درەنوەخت بوو چونکە ئێمە پێمانەوە بوو لە ماوەی ئەو ساڵە زیاتر دابڕان لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان ئەکرام جۆرە دانیشتانە بکرێ و کێشەکان چارەسەر بکرێت چونکە ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان پێم هەمیشە پێمانەوە بووە کە بەبێ دانیشتن و گفتوگۆکردن و دانیشتنی لایەنەکان کێشەکان چارەسەر نابێت دوجار دەرفەتی شەرەوەیە کە بێ کۆ دانیشتین کێشەکان چارەسەرکەین وەلەو نێوانەشە ئێمە لە ماوەی ڕابردووە زۆر هەوڵماندا کە بتوانین ئەم جۆرە دانیشتانە بسازێنین و پرۆژەمان پێشکەش کرد بەڵام هەرچەندە درەنگ وەخدوو بەڵام ئەمڕۆ توانرا ئەو جۆرە دانیشتانە دەست پێ بکرێتەوە کە ئێمە بە هەنگاوێکی سەرەتایی باشی دانی سەبارەت بە کۆبوونەوەکانی ئەمڕۆژ دیارە وەکو ڕاگەنرا لە کۆبوونەوەکانی ئەمڕۆ هیچ جۆرە بڕیارێک نەدراوە تەنها بۆ بیر و ڕائاڵوگۆڕکردن بوو و قسەکردن بۆ لەسەر ئەو تەوەرانی کە جێگەی باسی کۆبوونەوەکە بووە کە تەوەری گشتین و بێگومان پێوەستی بە ئێستای هەرێمی کوردستان و ئایندەی هەرێمی کوردستان و کێشەکانی هاوڵاتیان و هەموو تەوەرانی باسکراوە پێوەستە بە هەرێمی کوردستان کە ئەمە ئەرچی هێز و لایەنە سیاسیەکانە قسەی لەسەرکەن دیارە بیر و ڕائاڵوگۆڕکراوە بۆ دروستکردنی زەمینەیەک و چونە ناو بابەتەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆیە ئێمە بە هەنگاوێکی سەرەتایی باشی دانین بەڵام هەنگاوی عملیتر و قورستریشمان لە پێشە بەڵێ لە بڵین کۆنگرە ڕۆژنامەوانەکەش ئاماژە بەوە درا کە ئەم قۆناغە گرنگە لە قۆناغی یەکەمە ئاشتەوایی دروست بکرێت چونکە بە تایبەتی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان ینی لە ناکۆکی تێپەڕیوە یەکتریان بریندار کردووە قسەیان لەسەر یەکتر کردووە ئایا ئەم ئاشتەوایە لە نێوان تەواوی لایەنەکان هەر پێنج لایەنە سەرەکیەکە بە تایبەتی و لایەنەکانی دیکەش لەگەڵ ئەمانە تا چەندە گرنگە ئەم ئاشتەوایە نیەت پاکی و نیاز پاکیەکە جێگیر بکرێت و دڵنیا بن لی بڵێ سەبارەت بە نیەت پاچی من پێم وایە سیاست بە نیەت پاچی ناکرێت سیاست پێویستی بە ئیرادە و متمانە و پێکەوە کارکردن هەیە و پێویستی بە بەرنامە و کاری تایبەتی خۆی هەیە بۆیە ئەوەی ئەمڕۆ بینیمان لە دانیشتەکان دوو خاڵی ئیجابی تیا بووی یەکمان باس کرد کە کۆمەڵێک دەرگای بۆ ئێمە کردەوە کە پێشترە و هێز و لایەنەکان ئامادە نەبوون تەنانەت بێکی شۆ دانیشن بۆیە خۆشبەختانە ئەم دەرگایە کرایەوە خاڵێکی ئیجابی تری دانیشتەکانەوە بوو کە هیچ هێزێک پەراوێز نەخرا هێز و لایەنە سیاسیەکان هەموو بەیەکەوە دانیشتن و حیواز لە جارانکە ئەمەکێکە کۆبوونەوە پێنج لایەن دوو لایەن سێ لایەن ئەمە ئەکرێ هەموو کۆبوونەوەکان کرێ بەڵام گرنگەوەیە بە هەر هەموو لە هێز و لایەنەکان گەشونەتەوە قەناعەتی
کە پێویستە بە هەمومان کێشەکان چارەسەرکەین و هەمووشمان ئەم هەرێمە بەرەو ئایندێکی گەشتر بەرین بۆیە ئەمەش خاڵێکی ئیجابی تری دانیشتەکانە بەڵام ئەمەش بە هەمان شێوەکو باسم کرد ئەوە ناگەێنێ کە ئیتر بە کۆبوونەوەکەی ئەمڕۆ کێشەکان چارەسەر بۆ بەڵام پێویستە کۆمەڵی هەنگاوی عملی و کۆمەڵێک بەرنامی تر هەیە لە ڕێمانکاری لەسەرکەین وڵات بۆی بزانم کۆبوونەوەکانەوە لە هەر سێکتان ئەپرسم ینی دواتریش بۆی بزانم کۆبوونەوەکان ئەبێت چۆن بن بۆی ئەنجامیان هەرێ سوپاس دەکەم کاک دیلمان جەناب تەنۆک وەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕان وەکو ئاگادارن زیاتر لە ساڵێکە بەهۆی ینی هەردوو مەلەفی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە ئەمە بە تایبەتی تەبان شتی تریشە بوون پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان تەواو لە یەکتر دابڕاون و وەکو کاکچێنەر ئاماژەی پێدا ئامادە نەبوون لەگەڵ یەکتری دانیشن بەڵام ئەمڕۆ دوای ئەو ماوەیە و قسەیەکش لەسەرەوەیە کە بەستەڵەکەکەی نێوان پارتی و گۆڕان بە شێوەیەک لە شێوەکان تواوەتەوە پارتی دێتە گردی زەرگەتە و دانیشن تۆ قسەد لەسەر ئەمەیان چییە بۆی من پرسیارەکانی دیکەشت لێ بکەم بەڵام من حەزەکەم کاگادگار ئەنی شتێکی ئەساسی کە ئێمە باسی بکەین و ئەحسابی کوردی و ئەحساب سیاسەکانە بێت لەبەر چاوی بگرنەوەی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان بە قەیرانێکی زۆر سەختی داراییە ئەڕوا کە تەسیری کردوتە سەر تاک بتاکی ئەم کۆمەلگایە لە پاڵ ئەمەشا قەیرانێکی سیاسیمان هەیە کە قەیرانێکی سیاسی دروستکراوە من نامێ بچمەوە سەرەتاکانی سەر هەڵدان و ئەوانی ئێمە گەر بە عملی بمانەوە ئەم قەیرانە چارەسەر بکەین کەواتە بێ بزانین کە قەیرانێکی قۆڵی دارایی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان کە تەسیری تەنها لەسەر حزابی سیاسی بەجێ نەهێشتووە بەڵکو تەسیراتی کردوتە سەر کەمەندان مامۆستا فەرمانبەر کەس و کاری شەهید پێشمەرگە بەوە هەموو هێزە سیاسەکانی تریش هۆکاری ئەم قەیرانانە چین طبعاً زۆرن و جزورێکی تاریخی هەیە ینی پەیوەندی بەم ساڵ و شتەوە نییە کە ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە کەوتوینەتە جۆرێک لە پچڕانی عیلاقەوانە لە ڕابردووە من ینی نامێ بچمە سەر تەفاسی لێ و کێشانە چۆن ڕویان ناوە بەڵام ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان پێمان نییە کە بەشێک بین لە دروستکردنی ئەم قەیرانانە و بەشێک نین لە دروستکردنی هەم قەیرانی دارایی هەم قەیرانە سیاسەکە خۆتان نەزانن کە ڕووداوەکان چۆن ڕوویانداوە و چۆن دەرەنجامەکانیمان چنیەوە کە پێکەوە ژیانی سیاسی کەوتۆتە مەترسیەوە پەرلەمان پەکی کەوتووە مؤسساتی دەوڵەتی هەمووی ینی خەریکن ئەبن بە مۆرکی حیزبی وەرەگرنەوە وەکو لە ڕابردووە لە تەجروبەی دەسەڵاتی کوردیا دیار بوو چۆن ئێمە بمانێ ئەمانە چارەسەر بکەینەوە و ئەم هەوڵانە داماژت بەوەدا کە گۆڕان خۆی بە بەشێک لە کێشە و دروستکردنی قەیرانەکان نازانێت هۆکار نین مادەم هێزێکی سیاسی لە کۆڕەپانی سیاسی کارێک لە چارەسەرەکان بمبوری کە من ئەڵێم بەشێک نین لە کێشەکان ئێمە تەرەفێکین لە کێشەکە تەرەفێک بەڵام چۆن ئەڵێن هەنگاوەکانی دروستکردنی کێشە کە ڕەنگە لە ڕابردووە لە حملەیەکی ئەلامی ویسترا بێت کە بزوتنەوەی گۆڕان بکرێت بە هەدەف و حتا ینی من زۆر جار ڕخنم لە هێزە سیاسەکانی تریشە بۆ کە هاوپەیمانی بزوتنەوەی گۆڕانیش بوون زۆر جار بۆ خۆ دوورخستنەوە لە تەرەفگیری لە ناو کێشەکانە ئەم کێشەی هەرێمی کوردستانیان ناو کێشەی بزوتنەوەی گۆڕان و پارتیە کە لە ئەساسا ئێمە بەڕاستی هیچ کێشەیەکی تەواوی لایەنەکانە بەڵام لە گۆڕان و پارتیە ناکرێت تۆ کێشەی پەرلەمان بە پێناسە بکەی بۆی کە بڵێ ئێمە کێشەی بینی مامۆسایسف و سەرۆکی پارتیە یا ئەمە کێشەی بینی مەکتەبی سیاسی پارتی و بڕیار بەدەستانی بزوتنەوەی گۆڕانە ئەم کێشانە کێشەی گشتین پەرلەمان مڵکی بزوتنەوەی گۆڕان نییە ڕاستە سەرۆکی پەرلەمان تەمسیلی بزوتنەوەی گۆڕانەکە لێەوە لە حسەی بزوتنەوەی گۆڕانە بەڵام ئەم موسسەی هەموو هێزە سیاسەکانە موسسەی هەموو هاوڵاتیەکە و موسسەیەکی دەستوریە لەم وڵاتەیە کە بێ هەمومان ڕێزی لێ بگرین بە هەر حاڵ من بۆی نەچمەنەوە ئەم تەفاسیلانەوە ئێستا لە بەردەم ئەبێنین چارەسەر لە پەیامەکەی بارزانی بۆ تەواوی لایەنەکان سێ خاڵی ینی تەرح کردووە یەکێکیان سەرۆکایەتی پەرلەمانێکیان سەرۆکایەتی هەرێمێکیان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش حکوومەتیشە بە هەمان شێوە ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان ئامادەن گەر لەسەر دوو سەرۆکایەتەکەی تر مساومە بکرێت لەسەر سەرۆکایەتی پەرلەمانیش مساومە بکەن بەمەرجێک کێشەکان چارەسەر بوون و دۆخی هاوڵاتیان هەندێک باشتر بێ ئەزانی ئەمە پەیوەندی بە ئیرادەوە هەیە بەڕاستی ئیرادی چارەسەر ئەگەر هەبێ من پێم وایە نە کۆبوونەوەی درێژخایان نە کۆبوونەوەی هەموو هێزە سیاسەکان نە ینی ئەم جۆرە شکلیاتانە ڕەنگە ئەگەر ئیرادێکی بەهێز هەبێ نەک ناوی بنین شتی شکلی بەڵام ڕێگاکە زۆر کورتەکاتەوە
ئێمە لە ڕابردووە بەڕاستی زۆر جار پەیام ئاڕاستەمان کراوە داوت کراین بۆ زۆر لە کۆبوونەوە و حتا لە پەیامەکەی 2011 بەڕز مەسعود بەرزانی شاڵێ من هەندێک جار هێزە سیاسەکانم داوت کردو بەڵام نەهاتوون کۆبوونەوەمان دیاری کردووە ئێمە بەڕاستی لە ڕابردووە پێمان وە بۆ ئەو پەیامانی کە ئاڕاستەمان کراوە یاخۆ ئەو داوەتانی کە ئێمەی بۆ داوتکراینەوە بزوتنەوەی گۆڕان داوت بۆ مناقەشەی مەسلەیە کە ئیرادەی پارتی تایە زاڵ بۆ و ئەو خواستانە بوون کە پارتی لە پرۆسە سیاسەکەی ویسودی فەرزی کا بە سەرمانە و بە سەر هەندێک لە هێزە سیاسەکانی تریشە ئەم پەیامەیە کۆبوونەوەی لە کەوتۆ دیارە مەسەن زووە ئێمە بڵێن ئەم پەیامە تا چەند جددیە بەڵام ئەگەر لە محتەوایە بیخوێنینەوە هەموو هێزە سیاسەکان وەڵامیاندایەوە و زۆر لە هێزە سیاسەکان بە ئیجابی ڕاستەوە خۆیانی هەتا من پێم وایە لە ڕووی سیاسیەوە جۆرێک لە پەلەکردنی تایەت و یەکسەر بە ئیجابی هەنگاوێک هەڵسەنگێنی بەڵام لە نەتیجە هەموو هێزە سیاسەکان وەڵامی خۆیان هەبوو بۆ پەیامەکەی بارزانی بەڵام جیاواز لە پەیامی هەموو هێزە سیاسەکان و لە وەڵامی هەموو هێزە سیاسەکان بزوتنەوەی گۆڕان کەمە من پێم وایە بە شخصی خۆم پەیوەندی بە ئیرادەی بزوتنەوەی گۆڕان ئیرادی سیاسیم بزوتنەوە هەیە بۆ چارەسەر ڕاستەوخۆ وەڵامی نەدایەوە و کاتێکیش کە وەڵامی دایەوە وەڵامێکی ناڕاستەو خۆیە بۆ پەیامەکەی بارزانی بەڵام پەیامەکەی ئاڕاستەی ڕای گشتی کرد لەم پەیامەیە ئێمە نەهاتین باز لەوە بکەین کە ئەمە پۆزتیڤ یا پۆزتیڤ نییە یا ئەمە شتێکی تازە یا شتێکی تازە نییە کۆمەڵێک ئەساسیاتمان لە ناوەڕۆکی بەیاننامەکەی ئەگەر خوێند بێتەوە جەنابەت باسی چیەکە کە بزوتنەوەی گۆڕان ئامادەیە بۆ هەموو هەنگاوێک بۆ هەموو هەنگاوێک ینی حتا ئامادەی تەنازولی تایە تەنازول بۆچی چونکە ئێستا ئەوەی ئەگە پارتی بۆ نموناگە دەستبەرداری سەرۆکایەتی هەرێمبێ ئەمە تەنازول نییە ئەمە شتێکە کە لە ڕابردووە ئێمە پێمان وایە زەوتی کردووە بۆ ویستویانە بە زۆر خۆیان لۆ پۆسیا بهێڵنەوە بەڵام ئەگەر ئێمە دەستی سەرۆکایەتی پەرلەمان ڕازی بین بە گۆڕانکاری یاخود یەکێک لە هەنگاوەکان کە ئەگەر بتوانێت زمانی چارەسەری قەیرانی دارایی ویستی گۆڕانە هێنیتەوە کە ئەوێت جا من لە بەیاننامەکە بۆ باسەکەم کە چەند خاڵێکتیە زۆر بە کورتی یەکەم لەوانە بەهێڵی سووری نییە ئامادەی هەموو هەنگاوێکە ئەگەر بۆ ینی ئەگەر ئەم هەنگاوانە ببێتە هۆی چارەسەرکردنی قەیرانی دارایی کە بەڕاستی لە سەرتاش ئاباسم کرد خەڵک ماندووە خەڵک خەریکە مەسلەی سیاسی و ململانی سیاسەکانی بیرەچێتەوە چونکە ئەوەی لە سایی ئەم دەسەڵاتەیە کە ڕووی داوە ئەوەیە کە خەڵک برسیەتی خەڵک موچەی نییە و هیچ ئومێدێکیش ینی کە کاتێکە بە دەسەڵاتداران قسە ئەکە لە مؤتەمەر و لە کۆنفرانساتەکانە ئومێد لە ئینسانە ئەکوژن کە تۆ بتێ ساڵێککە بڵێ وڵات دەرفەتەکە باشترە بێ قەیرانی دارایی چارەسەرە کرێ خەڵک معیشەتی باشترە بێ و وەزع یابووریان ئەم وڵاتە بەرزە بێتەوە کە پێمان وایە لە حقیقەتە توانا و ئیمکانیت هەیە بۆ ئەوەی کە باری دارایی چارەسەر بکرێت زۆر سپاس دەکەم بێگومان من دێمە وڵات کاک ئەتا جەنابتان وەکو ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان من نمونەیەکی قسەکانی کاک فازڵ میرانیە هێنمەوە ینی ئەڵێت ئەبێت سەرەتا شتەوایی یەکەم قۆناغ بێ پاشان ڕێککەوتن بکەین و ئاماژە بەوادە ڕێک بەنەس قسەکەی واڵێ ئەڵێت فەرزی ئیرادەی تیانە بێ و غالب و مەغلوبی تیانە بێت و دەستشکاندنیشی تیانە بێت کەم و زۆری تیانە بێت من کەمینم تۆ زۆرینەی من کورسیم زیاترە تۆ کورسیت کەمترە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو لە پەیامەکەشتانە وتوتانە ئێمە پەیامەکەی کاک مەسعود بارزانی پرۆژەشمانە ئێوە ویستی ڕاستەقینەتان هەیە بۆ ئەوەی ئەم جارە کۆبوونەوەکان ئەنجامی هەبێ وەکو کاک دیلمان وتی ئێمە هێڵی سوورمان نییە ئامادەی هەموو هەنگاوێکین تەنانەت گەر لەو پێناوەیە تەنازولیشی تیا بێت بەڵام ئەنجامی هەبێت سەرەتا من سڵاو بۆ ئەم بەڕێزانە بۆ کاک جۆڵا و کاک دیلمان سپاس بۆ جەنابەت و سڵاو بۆ بینەرانی بەرنامەکەی جەناب دیارە بۆ خۆی لەوە دەست پێکەم کە باسی ئاشتیت کرد من پرسی ئاشتی لەم تەوقیتە تاریخی کوردستانە ئەوەنە بە زەڕوو ڕەزانم کە مەودای ئاشتی هێندە فراوان بکرێت لە چوارچەوەی مەسئولیەتی قۆناغەکە بکرێ بە میساقێکی نیشتیمانی بۆ یەخستنی گوتاری نیشتیمانی و بە کولی ڕێخستنەوەی ناوماڵی کورد دیارە ڕەنگە جەنابی کاک فازیل لەم مەفهومەوە مەسەلەن باسی ئاشتی کرد بێت لەبەرەوەی ئاشتی زەڕورە ئەم قۆناغەت بیزادێکا بە مەسئولیەت و فەرزێکا بەسەر هەموو لایەکمانە کە تعاملی ئاشتیانە لەگەڵ یەکتر بۆ سەرخستنی پرسی نیشتیمان و نەتەوە بکەین سەبارەت بۆەوەی کاڵی پارتی چەند جددیە مەسەلەن بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کوردیان بە مەفهومی جەنابەت بۆ هاوسەنگکردنی ناوماڵی کورد پەیامەکەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان باسکردنە لە هەر سێ چەمکە سیادیەکەی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان
بۆ خۆی ئەمە وەڵامێکە بەو با بڵێن نەزعانەی کە جاری وایە لە وەسەتی میدیا هەندێک هێزی سیاسی هەندێک هەڵسوڕاوی سیاسی ملاحەزەیان لەسەر هەیە کە دۆخی سیاسی هەرێمی کوردستانیا بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە ناهاوسەنگە هێزێک پشتی شێری هەیە هێزەکانی تر لە دەرەوەی بڕیارن کە ئەمە لە منطقی سیاسی لە باری مەدانی سیاسەتە وانە بەڵکو تەرویج و تەبلیغێکی میدیاییە بۆ کەسبی مەزاجی خەڵکو و بۆ دەغدغەی شعوری خەڵک. بەرحاڵ هاتنی وەفدی پارتی بۆ سلێمانی بەڕای من ینی جۆرێکە لەوەی بڵین تەوزیفکردنی پەیامی ئاشتی یا تەوزیفکردنی ئادابی ئاشتیە بۆ ژینگەیەکی نامستەقڕی سیاسی کە بەداخەوە لەگەڵ تێکچوونی وەزعی سیاسی هەرێمی کوردستانە بیزات با بڵێن ناڕێکین سیاسی یان با بڵێن هەندێک پەیامی سیاسی کە دژی سەروەری وڵات بوو لەم شارەی ئێمەوە کە پایتەختی ڕۆشنبیریە ئەبیسترا. هاتنی وەفدەکە بیزات ینی تەوزیفکردنی ئاداب و خوڵقی ئاشتیە بۆ ناو ئەو ژینگە سیاسی جەنجاڵە کە بەداخەوە ژینگەی شاری لەبەرەوەی پارتی سەردانی لایەنەکانەکات من ناچارم پرسیاری خەڵتان لێ بکەم ینی قسەیەکێ لەسەرەوەی پارتی ئەوێ کات بکوژێ ئێوە وەڵامتان چییە؟ نا پارتی کات ناکوژێ بە پێچەوانەوە ئەم کاتە پارتی بە کاتێکی زێڕی نێزانێ بۆ بڕیاری سیاسی بڕیاری سیاسی چارەنووسازیش پارتی ئەوێ هەموو خەڵکی کوردستان تیا شەریک بێ و سەرجەم هێزە سیاسەکانی کوردستان تیا شەریک بێ بنمونە ڕفراندۆم پرسێکە ینی گەڕانەوەی بۆ ئیرادەی خەڵک بەشدارەکەی لە بڕیاری سیاسیە و هێزە سیاسەکان لەم پرسا شەریکە بن بەنسبەت ئەوەی کە مەسەلەن خەڵک وهاڵێ بەڕای من ینی نازانم یعنی ڕەنگە ئەمە قسەی خەڵک نەبێ تقدیرم بۆ ڕەکەی جەناب ڕەنگە تۆڕە کۆمەڵایەتەکان بینیومە لە خۆمەوە قسە مەرج نییە ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڕای من گرنگ نییە نا من بەاعتبار ڕای جەناب دووەرەگرم عفوم کە قەستم ئەوە نەبوو ڕەنگە مەسەلەن هەندێک خەڵک هەندێک هەڵسوڕاو یا هەندێک سیاسی بەم شێوەیە ئەمە حاڵەتێکی طبیعیە ینی لە ناو پرسێکی سیاسی با بڵێن پڕ لە تەنگەژە حاڵەتێکی طبیعیە خەڵک چۆن خوێندنەوە بۆ ئادای هێزە سیاسیەکانەکە ئەمە مافی خەڵکە ئەمە پرسی دیموکراسی گرنگەوەیە گەر خوێندنەوەیەکی سلبی کرا هێزە سیاسەکان ئیجابیەکە بسەمێن بەس من ئەوە ئەڵێم ئەگەر ڕای خەڵکە پارتی لە زۆر پرسەکانی هەرێمی کوردستانە گەڕاوەتەوە بۆ خەڵک من حەزەکەم ئەمە جوابێکی بێ بۆ برای بەڕێزم کاک دیلمان کە ئەڵێ لە خەمی خەڵکەوە لە خەمی قەیرانی دارایی خەڵکەوە وەشتێکی کە ئەڵێ باسی ئەوە کات کە پەیامێکە بۆ ڕای گشتی ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان پرۆژەی هەیە پەیامێکە بۆ ڕای گشتی بەغێر مباشر وەڵامی پارتی یاوەتەوە من ئەڵێم ئەگەر مەسەلەن بزوتنەوەکەی کاک دیلمان بەم شێوەیە حریصە لەسەر ڕای خەڵک لەسەر ئێتیمامدان بە دەنگی خەڵک بۆ مەسەلەن پرۆژەی پێشنیارکراوی مەطرح لەلایەن پارتیەوە ئەوە بوو کە لەو کەیسانەی معلقن لە بینی هێزە سیاسیەکانە تۆ دوو هێزی سیاسی لە تەنگەژەیەکی سیاسیان دەستورمان نییە چارەسەری بکە مەفەر کوێیە گەڕانەوەیە بۆ ڕایگەل پارتی لە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە ئایا لە پەرلەمان ئەو بژێرێ یان لە دەرەوەی پەرلەمان ئەگەڕایەوە بۆ ڕایگەل ئەیوب با خەڵکی کوردستان ئازاد بێ لەم بڕیارە چونکە هەڵبژاردننی سەرۆک باڵاترین شخصیەتی سیاسی هەرێمی کوردستانە بۆیە حەقێتی خەڵک ئازاد بێ لەم اختیارە زائیدەن لە جۆری سیستەم و بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە ئایا سەرۆکایەتی بێ یا پەرلەمانی پارتی ئەگەڕایەوە بۆ ڕایگەل ئەیو ئەم دوو پرسیارە ئەم وەڵامی ئەم دوو پرسیارە با خەڵک بهاتەوە یەکەم ئەبوو بەوەی کە بڵێ خەڵک ئیرادەی خۆی تاقیب بکاتەوە ئێتیمامدان بوو بە دەنگ و ئیرادەی خەڵک دووهەم با بڵێن باشترین چارەسەر بوو باشترین شوێن بوو کە چارەسەری تەنگەژەی سیاسی تیاکرا دوو کەس کێشەی هەیە لە یاسا چارەسەر نابێت ململانی نێوان پارتە سیاسیەکان ململانی نێوان پارتە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و هەرێک لە کۆمەڵ و یەکگرتو لە ماوەی ڕابردوودا ئەنجامەکەمان بینیوە بە شێوەیەک لە شێوەکان ئەنی تەنانەت قسەیەک لەسەر ئەوە شەیە ئەوترێت ئەگەر لایەنەکان ڕێککەون قەیرانی دارایی و قەیرانەکانیش کە هاوڵاتیان کۆمەڵێک ینی ڕۆژانە بەدەستی دنیایەک مەشاکلەوە ئەناڵێنن بە شێوەیەک لە شێوەکان خاوە بێتەوە بەرەو چارەسەر ڕوە گەر واز لەو قۆناغی ڕابردوو بێنین باسی ئێستا بکەین با ئەم پرسیارە کە ئەبوو لە کاکچێنەرەوە دەست پێ بکەم با لە جەنابتەوە دەست پێ بکەم و پاشان بەرەو کاکچێنەر بڕۆم کۆبوونەوەکان ئەبێت چۆن بن بۆ ئەوەی ئەنجامیان نەبێت بۆ ئەوەی دوای مانگیەکی تر هاوڵاتیان دانەنیشتی بێتن ئەمڕۆ گۆڕان ڕوا بۆ لای پارتی و بزان دیسان چی ئەبێت چۆن بن بۆ ئەوەی ئەنجامی هەبێت خۆی کۆبوونەوەکان کۆبوونەوە بۆ چییە ینی کۆبوونەوە و دیالۆگ بۆ دروستکردنی تەفەهومە کە ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە لە جەنابی کاک فازڵ میرانی وەک سکرتێری مەکتەبی سیاسی ئاماژەی پێکرد دیارە چەمکی تەفەهوم
چەمچێکی فراوانە بە تەنها ڕێکەوتن نییە. هەردوو برای بەڕێز باسی ئەویان کە گرفتەکان مەسەلەن کێشەی سەرۆکایەتیە ئایا سەرۆکی پەرلەمان ئایا سەرۆکی هەرێم، بەڵام بەڕای من ئەمە خاڵێکی کێشەکانە، ئەمە لایەنێکێتی لایەنی دووەمی ئەکرێت لە تێڕوانین و ڕوئیای سیاسی هێزەکان بۆ پرسی سەروەری. ئەمە خاڵێکە خاڵی خلافی هێزە سیاسیەکانە. هێزێک هەیە باز لەواکە دروستکردنی سیادە و سەروەری و کیانی دەوڵەت ضرورە. هەندێک هێز بە بیانووی جۆرا و جۆر خۆیان لەم چەمکار دزنەوە کەواتە ئەمە خاڵێکی تری خلافە. خاڵی سێهەمی خلافی لەسەرەوە هەیە تەواوی هێزەکان لەسەر ینی کۆکن لەسەر مەسەلە و بەرژەوەندیە نیشتیمانی هاوبەشەکان. گەر من ڕوونتر قسەکەی تۆ نەقڵ بکەم بۆ پارتی دیموکراتی کوردستان دەڵێت سەربەخۆیی لە ئەولەویەتی کاری ئێمەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و سۆشیالیست و ئایندە و نازانم شیوعی و هەموو لایەنەکان نەیانوتوە دژین، بەڵام قسەیان لەسەر شێوازی بەرەو سەربەخۆبوونەکە چووە. خۆی قسەکردن لە شێوازەکە ینی ئەمە گرفتەکەیە لەبەرەوەی ئەم هێزانە ینی لەگەڵ حرمەتی زۆرم ڕەنگە جورئەتی نەفیکردنی چەمکی سیادی دەوڵەتیان نەبێت، چونکە چەمچێکە خەڵکە خاتە بەر پرسیارەتی نیشتیمانی، بەڵام یەن بە شێوەی کە تەبلیغ و تەرویج بۆ ئەماکەن کە گوایە کاتی نییە زڕۆفی چی و چی ئەیبەستنەوە بە هەندێک زڕۆفیکەوە کە زۆرمان بیستوە لە شاشەی میدیاوە من نامەوێ باسی باشە. ئەمە خاڵی سێهەم باسکەم. خاڵی سێهەمی کێشەی بینی هێزە سیاسیەکانی کوردستان بەڕای من لەوا خۆیە بینێتەوە کە پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا چۆن. پارتی دیموکراتی کوردستان لە قەزەی بودجا کە مەسەلەن پەیوەندی بە تاکی هەرێمی کوردستانەوەی فراکسیۆنەکەی هاتە دەرێت، چونکە ئەو مسۆدەیە کە مەطرح بوو لە بودجەی هەرێمی کوردستانە بە زەرەری هەرێمی کوردستان و سەروەری و خەڵک و پێشمەرگە و ئەوانە تەواو بوو. بەڵام فراکسیۆنەکانی کە دەنگیان بەم پرۆژەیە مەبەستم ینی هەڵویە زۆرگرتن بەرامبەر بەغایان تعاملکردن لەگەڵ بەغدا مەتروکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە هێزەکان تیا شەریکن و بۆ سەرجەم هێزە سیاسەکانی تر. ئەمە خاڵی خلافە. یەک خاڵی تری زۆر گرنگ کە خلافی بینی پارتی و هێزە سیاسەکانی کردرە مەسەلەی پێشمەرگەیە. پێشمەرگە هێزێکی نیشتیمانیە پارتی بە هێزی سەروەری ئەم وڵاتەیە بینێ، هەندێک هێز بە میلیشایە بینێ. بەڵێ هەندێک گۆڕان لە شاشەکان و ئەمێزاکەن بە هەڵسوڵاوی بزوتنەوەی گۆڕان ممەسیلی ڕسمی بزوتنەوەکە بۆ وتەبێژی بزوتنەوەکە بووە یان تەنها ڕێی شخصی خۆی ناکە. قسەی من تعبیرە بۆ ڕێی پارتیکە لێرە قساکەم. مەبەستم چەمچی پێشمەرگە خاڵی خلافی بینی ئێمە و ڕەنگە بزوتنەوەی گۆڕان بوو بێ کە بەداخەوە زایدن یەک خاڵیکە کە من زۆر بە گرنگی ێزانم تۆ ینی لە کۆی دنیا سەرکردەکان کە براوەی جەنگن ئەبن بەوەی کە جۆرێک ینی خەڵک وەلایی بۆ ئەم سەرکردانە دروستە بێ بۆ لەبەرەوەی لە مەیدانە جەنگیان بردوێتەوە. باوکی ئازادی ئەمریکا لە چۆ تعریفەکرا؟ لە بردنەوەی جەنگەوە، لە بردنەوەی جەنگەوە ڕاستی سیادی ئەمریکا بەداخەوە بردوتنەوەی گۆڕان کاتێ بەم سەرۆکە ئەڵێ سەرۆکی ماوە بەسەرچوو. ئەمە خاڵی خلافی هەرێمی کوردستانە. ئومێدەوارم ئەم گفتوگۆیانەی پرسی ئاشتی ئەم چەقبەستنە ئەم بامرۆ پرسیار لە کاک چێنەر بکەم. سپاس دەکەم کاک چێنەر لە ململانی سیاسیەکانە ینی هەموو ئەوانەی لە هەڕمی سەرەوەی حزبەکانن خەڵکی تێکۆشەر بوون لە تەواوی حزبەکان بەبێ جیاوازی خەڵکێک نەبوون نازانم لە خۆیانەوە هاتبێتون لەوێ دانرابێتن. بەڵام لە ململانی سیاسیەکانە یەکەم شت کە پەنای بۆ ئەبرێت شکاندنی کەسی سەرەوەیە. ینی حرمەتم هەیە لە نێوان کەوانەیەکە جنێ و دان بەکارهێنرێت، سوکایەتی بەکارهێنرێت بۆ پارتیەک بە ڕێخەرەکەی گۆڕانێک بە سەرۆکەکەی پارتی نازانم یەکێتیەک بە فلان ئاوا ینی ئەمە بەکاراتوە. ئەبێ ئەم زمانە لەسەرەوە بۆ خوارەوە ینی شۆڕ بکرێتەوە بۆ ئەوەی قاعیدەی جەماوەری حەزبەکانیش واز لەم زمانە بێن و زیاتر ئیش لەسەر ئاشتەوایی بکەن، چونکە ئاشتەوایی لە نێوان پارتە سیاسیەکانە یەکەم شت بە بەرژەوەندی هاوڵاتیان نشکێتەوە. بەڵێ ئەو پرسیاری جەنابەت بەشێکە لەو تەورانی کە چی بکەین بۆ ئایندە قسەی لەسەرکەینەوە بەشێکە، بەڵام من پێشەوەی وەڵامی پرسیاری جەناو دومەوە من پێم وایە کۆمەڵی تەوەر لە دەروی باوسەکەمان تێکەڵ کرا بە تایبەتی ئەبێ بە کورتی قسەیەکی لەسەرکەم مەسەلەی ئەوەی کە هێزەکان خۆیان نەجنەوە لە مەسەلەی سەربەخۆیی من پێم وایە ئەم دەستەواژەی لە جێگەی خۆی نییە، چونکە لە ئەسڵا سەروەری و سەربەخۆیی دوشتی جیاوازن سیادە و سەربەخۆیی و ئەوەی پەیوەندی بێشێتی نیشتمانی کوردستانەوە مێژووی ئێمە ڕوونەکەیمە بۆ سەربەخۆیی بۆ مافی چاری خۆنووسین چی ماکرۆچ و قوربانیەکماندا و تێڕوانی نیشمان چییە. بۆیە مەسەلەی سەربەخۆیی تەنها بە قسەکردن دروست نابێت تاسە پرۆژێکی جدی نییە بەنسبەت سەربەخۆییەوە چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی قانونی و لە ڕۆکانی تریژۆی پەیوەندی بە عیلاقاتی دەولی و چۆنیەتی ئەو بابەتە ئەوەی باسەکرێت تەنها لە ڕاگەاندنەوە بابەتیشە ڕاگەاندنە ئەو بابەتە پێویستی بە
ئیرادی سیاسی هەیە پێویستی بە زمینە سازی هەیە لە سەرجەم ڕۆکان و بیریشمان نەچێ مەسلەی سربەخۆیی بابەتێکە مافی هەموو گەلوونەتەوەیەکە یعنی ئەو بابەتێکە هەم لە یاسانەی و دەوڵەتەکان هەم لە جەڕنامەکانی مافی مرۆڤ ئەمە مافیەکی چەسپێنراوە بۆ گەلی کورسان هەچ کاتێک هەست ساتەوەختەیە بمانەوێت ئێمە توانین دەستەبەری ئەو مافە بکەین بەڵام پێویستە بزانین کەی و چۆن دەستەبەریەکەین بۆی بتوانین هەرێمەکەمان بەرەو کەناریشی ئارام بەرین ئەوەی پەیوەندی بە مەسەلی سەربەخۆی ئەوەی پەیوەندی بە پێشمەرگەوە بێ من پێم وانییە بابەتی پێشمەرگە مەسەلێکی خلافی بێ ئەوەی پەیوەندی بە یەکێتی نیشتمانی کوردستان وێ ئێمە هێزی پێشمەرگەی کوردستان لە یەکێتی نیشتمانی کوردستان هەل لە مێژووە تاوەکو ێساش ئێمە بە خوێن خزمەتی خاک و وڵاتی خۆمانمان کردەوە پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان شایەتن لەو جەبهانە کە چی پێشکەش بە هاوڵاتیانی بورەمە بەستم یەکێتی نەبوو لەوە ببوورە ینی مقاتعە نەبوو بەس قەستم یەکێتی نەبووتم هەندێک باس کرا من پێم وابوو ئەکرا ئێمە شتیتر باسکەین لەو بابەتە بۆیە من جەنابتانەوەنە باسکەین بچینە سەر بابەتانە ئەو دوو تەوزیح هەمە بینە سەر ئەوەی ئێمە چی بکەین بەڕاستی ئەمە بابەتێکی گرنگە ئێستا قسەی لەسەرکەین ئەوەل یەکەم هەنگاوە ببینین ئەمڕۆ هەنگاوێکی باش بوو کە توانرا هێزەکان بەیەکەوە دانیشن ئەمە منوک و باسم کرد دەرگایە کرایەوە چونکە پێشتر نەمانەتوان هێزەکان بەیەکەوە دانیشین هەنگاوی دووەم چییە ئەبێ سوود لە ڕابردوو وەرگرین سوود لە ڕابردوو وەرگرتن کۆمەڵێت چەمچیەیەکیان لەوە ئەبێ کەس خۆی بە دۆڕاو نەزانێ و کەسی شەڵ نایە خۆی بە براوە بزانێ ئەبێ هەمومان ئەو ئیرادەیەمان هەبێ لە ناوەڕاستی ڕێگەکە بەیەک بگەین واتە هیچ هێزێک هەوڵ نەیە بە تەنیا ئیرادی خۆی فەرزکە و هیچ هێزێکیش پەراوێز نەخرێ بۆیە ئەمڕۆ لە دۆخێکان ئەبێت تەجروبە و لەو دانیشتانی پێشومان وەرگین من بە حکمیەوەی لە بەشێک لەو دانیشتانە ئامادە بووم ئەم ئێستا پێویستمان بە ئالێتی تازەیە بۆ ئیشکردن بەڕاستی پێویستمان بە ئیرادی تازەیە بۆیە وەکو باسم کرد ئەگەر ئیرادی سیاسیمان نەبێت ئەگەر متمانە بەیەک نەکەین ئەگەر خوێندنەوەی وردمان نەبێ بە ئەو ترسیانی لە چواردە ورمانە گوزەرێ ئەگەر بۆ وەفا نەبین بۆ خاک و هەرێمی کوردستان ناتوانین ئەم هەرێمە بگەینە کەناری ئارام و ئەو دانیشتانەش هیچی لێ سەوز نابێ ئەمە هەنگاوی یەکەم گرنگە بینە سەر هەنگاوی عملی ناوبڕە لە دوای ناوبڕەکە گەر پێم بڵێ ئەگەر کۆبوونەوەکان ئەنجامی نەبێت چاوەڕێی چی بکەین ینی لە دوای ناوبڕەکە سپاس دەکەم بینەرانی ئەزیزم ناوبڕێکی زۆر کورت و لە دوای ناوبڕەکە گفتوگۆکەمان بەردەوامەکەین بینەرانی عزیز دوبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووهەمی باسی ڕۆژ بەردەوامی لەگەڵتان باسی ڕۆژی ئەم شەومان تایبەتە بە قسەکردن لەسەر کۆبوونەوە و یاخود هاتنی شاندی پارتی دیموکراتی کوردستان بۆ کۆبوونەوە لەگەڵ هەرێک لە یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و بزوتنەوەی ئیسلامی کاکچێنەر بم بورە لە ناوبڕەکە قسەکانم پێ قەتا کردی ترسێکەیە لەوەی کە کۆبوونەوەکان ئەنجامی نەبێ ئەمیش بە پشتبەستن بە ئەزمموی ڕابردوو ئەبێت دیسانەوە ئەیڵێمەوە ئەبێت چی بکرێ بەوەی کۆبوونەوەکان ئەنجامی هەبێت و ئەگەر ئەنجامی نەبێت چاوەڕێ چی بینم بەڵێجام پێم خۆشە لێسا و ڕژبی نەبین بۆ بابەتە بەڵکۆ بێ کاری بۆ بکەین و بەجێ بێنین بەڕاستی دەرفەتمان نەماوە بۆ ئەوەی ئەم کێشانە چارەسەر نەکەین هەموو هێزولانە سیاسەکان بۆی هەنگاویەکە من باس کرد ئەبێ ئێمە ئیرادەمان هەبێ و متمانەمان بەیەکە بێ و کارکەین بۆ چارەسەرکردنی چونکە دۆخەکەەوە ئاخوازێ ئەبێ ئەم کێشانە چاسەکەین بێنە سەر هەنگاوی عملی هەنگاوی دۆمان ئەوەیە بێت تەشخیصی کێشەکان بکەین ئەمڕۆ سێ کێشەی سەرەکی لە هەرێمی کوردستانە هەیە کێشەیەکی سیاسی هەیە کێشەیەکی قانونی هەیە کێشەیەکی ئابووری و گوزەرانی هاوڵاتیان هەیە ئەم سێ کێشەی هەرچێکی بەیەکەوە بەندە بێنە سەر چۆنیەتی چارەسەرکردنی قەیرانەکان وەڵا ئەسڵا قەیرانەکە چییە لە ئەسڵا قەیرانە سیاسەکە لە سێ لایەنەوە خۆی گرتووە یەکیان پەیوەستە بە دەسەڵاتی جێبەجێکردن کە بریتە لە سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان دومیش پێوەستە بە پەرلەمان ئەم سیانە شەرچیان بەیەکەوە گرێدراون و من پێشتریش باسم کردی ساش تاکی دەکەم و خۆشبەختانە هەموو هێزەکان باسیەکەن کە ئەم کێشەیە ئەبێ بەیەک پاکێ چارەسەرکرێ و هەرچێکی بەیەکەوە گرێدراوە هەنگاوەکان ئەبێ بۆ هەرێک لەوانە نابێ هیچیشیان جێ بهێڵن بۆ کاتێکی چارەسەر نابێت ئەبێ هەریەک بۆ ئەوانە پرۆژەی تایبەتی پێویستە بۆ نمونە ئەوەی پەیوەندی بە سەرۆکایەتی هەرێمەوەیە دوو بابەت دێتە پێشەوەیەکیان مەسەلەی پێگەی سەرۆکی هەرێمە کە ئەمڕۆ کێشەی یاسایی لەسرە و سەرۆکی هەرێم بەهای یاسایی نییە بۆ ئەوەی بۆ بڵێن بنەمای یاسایی نییە بۆ ئەوەی لەو پۆستا بەردەوام بێت دووش خودی یاسای سەرۆکایەتی هەرێمە کە ئێمە هێزولایەنەکان تێڕوانینمان هەیە لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم داوای گۆڕانکاریەکەی پێوەستە بێت بە پەرلەمان بڵێ بێنە سەر حکومەتیش بە هەمان شێوە حکومەتیش گرفتی خزمەتگوزاری و ژیانی هاوڵاتیانی هەیە سەر ڕێەوەی کە هێزێکی لێ پراوێز خراوە کە لە ئەسڵا حکومەتیش بنکەفەوەنە بێنە سەر سەرۆکاتی پەرلەمان کە ئیش دووتەوەرە یەکەمیان مەسلەی هەیکەلی سەرۆکاتی پەرلەمان
دوو سیاسەتی ئایندەی پەرلەمان ئایا لەسەر هەمان سیاسەتی پێشوو بەردەوام بێ یاخود ئەبێ هێزەکان بنەمایکی تازە بدۆزنەوە بۆ ئەوەی جارێکی تر ئەو قەیرانانە دووبارە نەبێتەوە. من قەناعەتم وایە ئەگەر بتوانین ئەم کێشانە چارەسەرکەین هەنگاوێکی دوورتر و گرنگترە نین ئەویش ئەوەیە کە کۆمەڵێک دەرگا لە ناو پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان کە ئێستا کاری لەسەرکرێ بۆ ئامادەکردن ئەکرێتەوە خۆ ئەگەر دەستورمان هەبووە ئێمە پێم وایە بەشێک لەم کێشانەی ئێستا ڕووی نایە بۆیە ئەبێ لەو نقطەیەوە سێری ئەم خاڵانە بکەین کە ئەم گرفتانە ئەگەر بتوانین چارەسەریکەین بەبوونی ئیرادا بەوەی کەس خۆی بە دۆڕاوە براوە نەزانێ بەوەی هەرێکە هەنگاوێک لێک بینە پێش بەوەی کە ئایندی هەرێمەکەمان بە دیدگە بگرین و چارەسەرێ بدۆزینەوە و پرۆژەیەک بدۆزینەوە کە بۆ هەرێمەکەمان بگونجێ و قابلی جێبەجێکردنیش بێ لە ئایندا و ئەمە هەموو یۆک و پاکێجێک ئەوەی پێوەستە بە دەستوری هەرێمی کوردستان بیبینە ناو دەستور و بیچەسپێنین بۆ ئەوەی گرێچوێرەکانی دەستوریشی پێ بکەینەوە کە من پێم وایە ئەمە چارەسەرکەین و دەستورێکیشمان هەبێ هەنگاوێکی زۆر گرنگتر بۆ بڕیاری گرنگترنەی. سپاس دەکەم کاک دیلمان. وەڵام لەبێ پێشوەقت قەڵسێکم بێتی چکە بێ وەڵامێکم هەبێ بەس زۆر بە کورتی بێ بۆی من هەوڵێم زۆر بە کورتی چکە بە ئەو قسانی برێ بەڕێزم ڕەنگە ڕامان کێشێگەر من هەمی جواب بەمەوە بە تەفسیل تەورەکەش لەسەرەوە نییە هەر ماوەی بەرنامەکەشکەوەی کە ماوەتەوە بەژنەکە لەسەر مەسلەی دەوڵەت لەسەر مەسلەی سەربەخۆیی ینی ئەمە زۆر بە کورتی بی بڕێنمەوە زوتنەوەی گۆڕان هەموو تەرخ و پرۆژەکانی هەنگاوی کرددارین بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی و ڕاگەاندنی دەوڵەتی کوردی کە باز لە یەکسنی و دروستکردنی هێزی نیشتیمانیەکە و هەر قسەی ئەم مەجلیسا دەرکەوکە چێنەر چۆن باز لە هێزەکانی کێتی نیشتیمانی کوردستانەکە ئەویش باز لە هێزێکی پێشمەرگاکە کە ئەمە واقعەکە خۆشیان ئاطرافی پێکن کە هێزی پێشمەرگە تحتە سەیطرەی یەکێتی و پارتیە بزوتنەوەی گۆڕانە کاڵێم هێزا بێ هێزێکی نیشتیمانی بێ یەک کەس بیجوڵێنێ و یەک کەس فەرمانی بۆ دەرکا و جیاوازی نەبێتەوەی کە بادینیەک لە هەڵەبجە پێشمەرگەیە یا پێ هەڵەبجە یەک لە زاخۆ ئەمە ئێمە شەڕێمەمان کردو دوو بە هەدەردانی سامانی گشتی کەوای کردووە اقتصادی ئەم وڵاتەی پەک خستووە ئەم قەیرانە هاتوۆتە گۆڕێکە ئێستا هەمومان معاناتمان هەیە بەدەستێەوە کە هێز و اقتصاد دوو ڕەکیزەی زۆر گرنگ و گەورن کە لە پشت دروستکردنی دەوڵەتەوە بن بۆت پارتی لە ئیدارەی هەردوو مەلەفەکەی شکستی هێنا و بە هیچ شێوەیەک دەستبەرداری هێزی پێشمەرگە ناکرێت سیر کە دوایەوەی کە جەماوەری بۆ کۆ ناکرێتەوە لە هەولێرە چی هێزی پێشمەرگە کۆ ئەکاتەوە بۆ ینی کامە من بەڕاستی زۆر بە مەترسیدارێ بینم کە قسەی پەرلەمانتارێکی ئێمە باسیەوە ناکەم غەڵەتە یا غەڵەت نییە باشی وتو یا خراپی وتو بەڵام دۆخێک دروست بووە کە هەموو ڕاگەیانەکان ڕەنگە بەڕاگەیانەکەی جەنابی شۆکە ئەوەندە تەختیە کراوە ینی خەریکە لە لێکترازانی سیاسیەوە گەینەوەی کە خەڵکی هەڵەبجە و خەڵکی هەڵەبجە و زاخۆ ڕقیان لێک بێ سلێمانی و هەولێر ڕقیان لێک سەردەمە تێپەڕێن ئەوەندەیکەوتن کاک دیلمان قەزم بۆی بە کۆتایی پێبێنم پرۆژە و تەرحی ئێمە بۆ مەسلەی دەوڵەت و سەربەخۆی پرۆژەی عملیە کە ئەبێ لە هەرێمی کوردستانە بچەسبێ بۆ ئێمە وەکو هێزێک لە پشتمانەوە بکە دەوڵەت ڕاگەێنی ئێمە بە عملی هەموو شتەکانی خۆمان ڕاگەانەوە شەڕیشمان بۆ کردووە و کەسیش بەقە پارتی دیموکراتی کوردستان بانگەشە و ڕیکلام بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی ناکە کە لەو دوو جان بە ئەساسی کە اقتصاد و هێزن لە هەردووکیانە عەرقەلەیە بۆەوەی کە ئەم هێزە دروست بێ بۆ مەوسوعی سەرۆکایەتی هەرێمانە شتی قانونین بەڕاستی ناچمە سەر کە دەسوورمانەیە یانیمانە لەبەرەوە بە ئەو مەلەفە داخین بەڕاستی ئەگەر ئەو مەلەفە قسەتان کرد بۆی بچینەوە سەرەوە بەرنامەی نەبێ بە وەڵامدانە بڵێ ئەوەی کە جەنابە دووروژانە تا چەند جدیبوون هەیە من لە ڕووی عملیەوە هەندێک شت باسەکە 2011 کاک مەسعود پەیامێکی بڵاو کردوێت ئەخیر کۆبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان کە سەردانی حیزبەکانەکە ئەمڕۆ چەندی مانگە پێما بە 20 مانگە 90 ئەمە مانگێکی تێپەڕانووە جارێت جەلسەی پەیوەندی خۆشکردن دروستە خەمە من ڕەفزی ناکەم چکە دوجار ئەم نیشتیمانەی هەمومانە ئێسقانیەکیش بشکێنین دوجارە بێ ئێمە پێکەوە بژین چکە نە ئێمە ئەوانمان پێ لە ناوبرێ ناوان ئێمەیان پێ لە ناوبرێەوە تەجروبەی شەڕی ناوخۆ کە تەجروبەیەکی زۆر تاڵ و بێمانەیە لە تاریخی کووردا دەری خست کە ئێمە بێ بێکەوە بژین ئیتر بە شەڕژین بە خۆشیە ژین ئەبێ بژین ئەگەر خزمەتی میلەتمانەیە ئەبێ بە ئاشتی بژین ئەبێ یەک ڕیزی نیشتیمانی دروستکەین ئەبێ لە یەکتری نزیک بینەوە لەوێ پێویست بە قوربانی تەنازولیش بێت دەبێ بکرێ زێگەوەنەکە زێگەوەنەکە پێوانە هێزێکی نیشتیمان پەروەر بێت باش سیر کاک مناقەشەی بزوتنەوەی گۆڕان لەم مەلەفەیە بۆ نموناگەر سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان جدی بێ لەو پەیامەیە کە باز لە هەرسێ سەرۆکایەتیەکە ئاکا تاکە ینی سەرۆکایەتی پەرلەمان
نەتاوانی کردووە نە جەریمەی کردووە و ئەگەر مقارنەیەکی بە پۆستی سەرۆکایەتی هەرێم کە من پێم وایە ئەوە بەڕاستی نە هەجووە نە ناشرینکردنە کاڵی ماوە بەسەرچوو ئەمە مصطلحێکی قانونیە لە ڕووی قانونی ئێمە پێمان وایە ئەو بەڕێزە کاتی تاو بووە لە کورسی سەرۆکایەتیە بەڵام سەرۆکی پەرلەمان ئەدایەکی قانونیانەی واجبی خۆی کردووە یعنی کە هەموو تاوانەکە ئەخرێتە ئەستۆی سەرۆکی پەرلەمان کاڵێ دانیشتەکەی نەکردا بەڵام ڕای بەرگریەکانی بزوتنەوەی گۆڕان لە دکتۆر یوسف محەممەد پەرلەمانی کوردستان من پێم وایە بزوتنەوەی گۆڕان هێشتا و پێم وابێ دکتۆر یوسفیش خۆی ئاماژەی پێداوە لە چەند دانیشتێکە ئامادەن مساومە لەسەر پۆستی سەرۆکی پەرلەمان بکەن و کەسێکی تر ئەزانی کاگەر لە ڕابردووە ئێمە عینادیمان لەسەر مەسلەی دکتۆر یوسف عینادیەکی شخصی نەبووە و بۆ ئەوە نەبووە کە ئێمە نەمانوێت سازان ڕووبە عینادی ئێمە لەوەیە بووە ڕوبەڕووی فەرزکردنی ئیرادی پارتی بووینەوە پارتی ویستوێتی فەرزی کا لەسەر ئێمە کە هەرچەنە کورسەکەشی قانونیە ماوەشی بەسەر نەچووە لەبەرەوەی بەدڵی من هەڵسوکەوتی نەکردو ئەبێم کەسە نێتەوە بۆ هەولێر وە کە ڕێگریان لێکرد بە ڕێگریەکی هێشتابوونی هەیە نەخێر کاتێک هەر هێزێکی سیاسی بێوێ ئیرادی خۆی فەرزکا بەسەر بزوتنەوەی گۆڕانە بزوتنەوەی گۆڕان بەو هێزەی کە هەیەی ئیتر ئەتوانێت بەرگری لە خۆی کار ناتوانێت هێزە لە ناوە چێتە فرۆ نابێ تەنازول لەو مەبادی ئەناکە بەڵام بێتە سەرەوەی بەرژەوەندی گشتی پێویست کا بەوەی بزوتنەوەی گۆڕان تەنازول لەمە بکە و بزانین نیەتێکی ڕاستەقینە هەیە بۆ چارەسەری پرسی سیاسی و سەرۆکی هەرێم کە ماوەکەی بەسەرچووە جددیە لەوەی کە مەبەستی کورسەکەی خۆشێتی ئەو کاتە ئەوەی کە ئێمە هەنگاوی بۆ ئەنین و تەنازول ئەوە بکەین ئەوە ئیرادەی بزوتنەوەی گۆڕانە بۆ چارەسەرکردنی قەیرانی سیاسی و دارایی لە هەرێمی کوردستان قسەیەکی لەسەرەوەی لەناو بزوتنەوەی گۆڕانە ینی دوو ڕئی هەیە ڕئیەک پێی وایە کە ئەبێت دیسانەوە لە حکوومەتی داهاتووە بن ئەگەر حکوومەتێکی تازەش بێ حکوومەتێکی نازانم کاتی بێت ئینتیقالی بێ هەر ناوێکی لێ ئەندرێت ڕئیەکی شەیە کە گۆڕان ببێتەوە بە ئۆپۆزیسیۆن باشە لە ماوەی ڕابردووژە بزوتنەوەی گۆڕان چەند جارێک تاوتوێ ئەوەی کرد کە لە حکوومەت بکشێتەوە بەڵام دوا قەرارەوە بوو کە لە حکوومەت بمێنێتەوە ئێوە لە ئێستادا وەکو بزوتنەوەی گۆڕان بەنیازن وەکو معارەزە وەک جاری جاران دەست پێ بکەنەوە یان ئەتانەوێت بەشێک بن لە ئیدارەدان و لە دەسەڵاتی ئەم وڵاتە مەسەلە گەورەکە لای ئێمە قوتی خەڵکە باشە موچەی خەڵکە بە دەرەجەی ئەساسی چکامە کێشەی هەرە گەورەیە لە هەرێمی کوردستان ئێستا و ئەمە چۆن چارەسەرەکرێ بەڕاستی ئێمە مەسەن بۆچی ئیستیجابەمان هەبووە بەرامبەر بەو پەیامی مەسعود بەرزانی کە باز لە هەڵوەشانەوەی حکوومەتی شەکە کە بەفعلی ئەمە یەکەم جارە پارتی ئێستا گەر ئێمە بمان و تا ڕەنگە بیان تایمە هەستەکەن لە پەیامەکانی دیکە جیاوازە بەڵام ئێمە ئەبێ بزانین چارەسەری لەسەر بنیاد بنرێت بڵێ ئەکرێت ئەگەر ئێمەشی تیانەبین ئەکرێت ئێمەشی تیابی نەکرێت بەمەرجێ ئیرادە هەبێ کە ئەم وڵاتە مادەم پێویستی بەوەیە بەرەو سەربەخۆیی بڕوا ئەبێ ئیرادەی نیازن تیای نەبن کاک دیلمان قەزم ئەگەر پەلەم لێ نەکەی من بەڕاستی پێشوازی لەو فکرەیە ئەەکەم کە ئەمان هاتوونەتە سەر و قەناعەتێک کە ئەم حکوومەتە بە سەرۆکایەتی نێچیروان بەرزانی و قوبا تاڵەبانی شکستی هێناوە لە ئیدارەدانی مەلەفی نەوت لە ڕێخستنی گوزەرانی خەڵک هیچ سیاسەتێکی اقتصادی و ئابووریان نەبووە هیچ پێشبینیێکیان بۆ داهاتوو نەبووە کە لەو کاتانی کە تووشی ناکۆچی ئەبن لەگەڵ بەغایە ئەم حکوومەتە لە ئێساشە جگەل لە بڕینی موچەی خەڵک وەک چۆن بڵین ینی بە نایاسایی و دێن وەکو کۆمپانیا یەگەم مانگەگەر 100 میلیۆن بچێتە گیرفانیانەوە ئەم 100 میلیۆنە تەوزیعەکەن ینی وعدێن بە مامۆسا 150,000 بۆ مامۆسای دەرەوە 100,000 بۆ مامۆسای دەرەوە بۆی مامۆسا بنێرنەوە بۆ خوێندن لە کاتێکا تا ئێستا ڕێنماییەکی پێدەر نەچووە لە مەلەفی ئابووریە ئەم حکوومەتە شکستیەناوە ئەمە جێی دڵخۆشیە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان گەشتێتەوە قەناعەتەکە بێم حکوومەتە بگۆڕدرێ و جێی دەستخۆشیە کە ئەگەر ئەو خەڵکانی کە لە پەیامەکەی بەڕێز مەسعود بەرزانیا باز دەواکە کە خەڵکانی ئەکادیمی و خەڵکانی جیاواز پێیانتون کە کێشەکە بە تۆ چارەسەرەکرێ گەشتێتەوە قەناعەتەی کە ئیرادێ ینی مادەم کێشەکە ئەوترێ ئەوە با لە پێناوی پرسە نیشتیمانەکەی من تەنازولی بۆ بکەم ئەو کاتە بزوتنەوەی گۆڕانەکرێتە بەردەم پرسیارێک ناتوانێت ئینادینە لەسەر مۆزۆی ئەساسی پرسیارەکەی جەنابیشت من پێم وابێ ئەبێ مە بەرچاومان ڕوون بێ بەڕاستی ئەم دانیشتانە بەرەو کوێڕوە جددیبوون هەیە یان نییە
دەرەنجام ئەم کۆبوونەوانە ئەمانگەێنێتە پرۆژەیەکی هاوبەشی نیشتیمانی کە هەموو هێزە سیاسەکان کۆک بن لەسەری و هەنگاوی عملی بە دوایانرێ ئەو کاتە بزوتنەوەی گۆڕان قەراری خۆیەدا ئەتوانێت خزمەتێک بکە ئایا لە بەرژەوەندی خەڵک و یاخود لە بەرژەوەندی خۆشێتی کە معارەزە بمێنێتەوە یاخود بچێ بەشداری بکە بەڵام تا ئەو شوێنەی کە سەرۆکایەتەکان هەیکەلی سیاسی هەرێمی کوردستان ڕێگەخرێتەوە تا ئەو کاتی حکومەت هەڵەوەشێت و حکومەتێکی تازە دروستەکرێت بزوتنەوەی گۆڕان لە ناو پرۆسەکەیە دوای جار ئەوە هەر هێزێکی سیاسی یەکێتیە بزوتنەوەی گۆڕانە هەر هێز حیزبێکتر دوجار بەداڵەوەی کە ئۆپۆزیسیۆنەمێنێتەوە یاخود دەچێتە کاک دیلمان وەڵامی ئەو پرسیارم زۆر بە کورتی بیتەوە ئەمە ئەوە ئاگەیەنێک کە لە قۆناغی داهاتوە بزوتنەوەی گۆڕان ئەوێت لە حکوومەت و دەسەڵات بێت و بەشێک بێت لە یعنی چۆن بڵێ جێبەجێکردنی ئەو بەڵێنانی کە بە خەڵکی داوە ئەگەر دەرفەت هەبێ بۆ ئەوی بتوانین خزمەت بکەین بەڵێ سپاس دەکەم کاگاتا کاک چێنەر لە قسەکانی ئاماژی بەوەدا کە سێ پاکێج هەیە پاکێجێک ینی کێشەی کۆمەڵێک ململانی و کێشە هەیە سیاسیە کۆمەڵێک هەیە قانونیە کۆمەڵێک شێ ئابووریە و ڕەبتە بە قوتی خەڵکەوە بە گوزەرانی خەڵکەوە پێت وایە لە کۆبوونەوەکان گەر ئەو پرسیارش دیسان لە جەنابەت بکەمەوە کۆبوونەوەکان ئەبێ ئەم سێ پاکێجە بە نظری اعتیبار وەرگریێت و هیچیان پشتگوێ نەخات و لەگەڵ یەکە پێ بە پێ بیان بات بۆ ئەوەی ئەنجامی هەبێت و تێبینی تریشت چییە کە ئەبێت کۆبوونەوەکان ئەنجامیان هەبێت ئەبێت چۆن من یەک جوابی ئەوانی جەنابەت دێمەوە بالەوەی ئەخیرەوە ینی کاڵەی پەیوەندی بە قوتی خەڵکەوەیە من ئەڵێم ئەوەی تعریفەی خەڵکی هەرێمی کوردستانی پێکرێت تێپەڕاندنی سەدەی مقاومەت بوو بە بەرگەگرتن خەڵکی کوردستان فەلاحی کوردستان بەرگەی زۆر نەهامەتی گرت بەرگەی برسێتی گرت بەرگەی هەژاری گرت بە هەژاری سەدەی مقاومەت پاراستنی قوارەی نەتەوەیمان تێپەڕا خێرە ئێستا لە سەدەی تەسبیتکردنی حدوداین ئیرادەی مقاومەت لای مامۆستای زانکۆ بەقدر فەلاحێکی کوردستان نەماوە لەگەڵ حرمەتی زۆرم ئەمە تێکەڵبوونی یان تەوزیفکردنی ئەجندای سیاسی هەنێ هێزە بۆ ناو ئاعترازی خەڵک لەم شارە نانە جوابی پرسیارەکەیەتی ئەمە ڕووی ئابووریە ناقاطعی من مەکە هەرسێکتان لەسەر شتانی کەتان کرد خوێندنەوەی سیاسی نەوتمان نییە و پارەمان نییە توانی قسە بە مامۆستای زانکۆ بڵێ نامە قسە بە مامۆستای زانکۆ نەوتووە تۆ ئەندام پەرلەمانەکەت هجووی پێشمەرگاکە بۆی نەچینە ینی بەرنەفەسە خەڵکی ئێستا سەیرتانەکات کاک عەتا کاک دیلمان خەڵک چاوەڕێ کۆبوونەوەکان ئەنجامی هەبێت بەڵام ئاوا بە وەڵامدانەوە جوابی پرسیارەکانت دەمەوە جوابی پرسیارەوە باسی ظروفی ئابووری کرد بەڵێ من باسم کرد لە زمانی کۆبوونەوەکانە گەڕەتی پێێتەوە بە ئەم ڕۆژاندێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان هاتووە ئەمشاندا تەمسیلی کاک مەسعود بارزانیەکات تەمسیلی کاک نێچیرەڤان بارزانیەکات تەمسیلی تەواوی پارتی دیموکراتی کوردستانەکات لە ئاستێکی باڵایە هاتووە و خۆشتان ئاماژەی پێدن و لایەنەکانیش کەم تا زۆر ئەڵێن پرۆژەیەکی باشە تەرحێکی باشە ئێوە پێتان وایە ئەبێ کۆبوونەوەکان چۆن بن بۆی ئەنجامیان هەبێت من لە باب لە پرسی ئابووری دیلمان بۆ باسە سەغڵت بوازی لێنە بەڵام کۆی مەڵەکەی ئێستا لە بەردەم قەیراناتی مامۆستا معناتی کوڕی سەرۆکەکەی تۆی نییە کاکە ئەو پارەی هەیە ئەمنیەتی یەک جار مەسەلەن پێشمەرگاتۆتە سەر جادە بە شێوەیەکی مەدەنیانە پێی سەغڵەتی بەڵام سێمان ئێوە شەقامی شارتان جەنجاڵ کردووە مەجاریا چێت بە حاڵەتێکی تەندروست تێزانی افتیخاریشی پێوە لە سەروەریە پارتیش ڕێی هەیە ئێستا ئەتوانێت شارع بجوڵێنە لە سلێمانی بۆیە لەم شارش ئێمە بە شێوەی مەدەنیانەی نەسەر و دژی پێشەلکردنی سەروەریەکانی ئەم وڵاتە پێتان وایە لە ناوکۆبوونەوەکانی ئێمە کاتی ڕێکەوی کە وەزیفی هەڵوێستی مەدەنی هەر بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان پێشتر و لەسەر ئاستی باڵاتریش و ئێوەش لێرە دوکتان ئاماژەتان بەوەدا کە ئێمە ئامادەی تەنازولین گەر لە پێناوی ئاواتیانی هەرێمی کوردستانە بێت گەر بەم هەناسەیە بەم نەفەسەیە کاتەکەمان ڕوات بەرەو کۆتایی وردە گەر قسەیەک بکەین کە نەتیجەی هەبێت لە دوای ساڵی 92 هەتا ئێستا لە ڕووی سیاسی ئەوەی ئەو چەمکەی هەرێمی کوردستانی بەڕێوە بردووە تەوافقی سیاسیە تەوافقی سیاسی با کاک دیلمان پێی سەغڵەت نەبێت بەجێڵم کێتێکیە ئایا ئێستا ئەم محادەساتی بینی هێزەکان دۆزینەوەی ئالیەتە دروستکردنەوەی تەوافقی سیاسیە لەسەر بەڕێوەبردنی هەرێمی کوردستان ئەگینا کۆنابێت ئایا سەرجەم هێزەکان ئیستعدادی ئەویان هەیە هەرێمی کوردستان بجێڕنەوە بۆ ژێر سەقفی تەوافقی سیاسی پارتی دیموکراتی کوردستان
بكل معناه دستي قرتوه ببرسي توافقي سياسي ووق باشترين ميكانيزم بو بريو برني هريمي كردستان لبرو يستل مجراي قرتو قو كانيا ايوه كردستان بخاته سر سكي اصلكي خوي كتوافقي سياسيه باوكاري لا انا كان باوكاري لا انا كان اجر ملزم بن بيوي خالي دوام لبرو بردني هريمي كردستان بارتي دستي بردوه بو غوريني هرسي سروكاياتيك بزوتنوي غوران زۆر جار ئیسرار لەسەر ئەوواکە ئەمە جوابێکە بۆ چەمکی یاسایی کە ئەڵی لە ڕووی یاساییەوە لە ڕووی یاساییەوە مەسەلەن دەستکاریکردنی پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان مەتروکە بۆ پەرلەمانی کوردستان کەواتە پاکێجی ئاڵوگۆڕی پۆستەکانی سیادی لە هەرێمی کوردستانە ئەبێ لە پەرلەمانی کوردستانەوە دەست پێ بکە ئایا بزوتنەوەی بۆ قۆناغی دوای کارەکردنەوەی پەرلەمانە دوای پەخستنی سەرەتای ئەوە چونکە تۆ پەیامەکەی جەنابی سەرۆک گۆڕینی هەر سێ پۆستە سیادیەکەی هەرێمە وافرزنا نەگۆڕا وافرزنا بۆ دوای کارەکردنەوەی پەرلەمان بوو ئایا مەسەلەن لە پرسی گۆڕینی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە هێزە سیاسیەکان دەنگی یاساییان بۆ کۆ ئەبێتەوە بۆ گۆڕینی سەرۆکایەتی هەرێمی کوردستان یان لە صالحی سەرۆکایەتی هەرێمی کوردستان شتێتەوە ئەغلبیە زۆربەی دەنگەکانی پەرلەمانی دەنگ بەمانەوەیە دەن ئایا ئەگەر دەنگیان بەمانەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا وەک وەڵامێک بە سەختی قۆناغەکە بزوتنەوەکەی ئەوان لە ڕێگەی فراکسیۆنەکەیەوە لە ناو پەرلەمان ملزەمە بە دەنگ و ئیرادەی پەرلەمانتارەکانەوە بەتاکیدنا ئایا ئەگەر ئەم خەیارانە نەبوو وەک پێشتر باسم کردی گەڕانەوە بۆ ڕای خەڵک کە مەطرحە ئایا بزوتنەوەکەی کاکدیلمان مستعیدە خەڵک ئیرادەی خۆی لەم چەمکانە تاقی بکاتەوە بۆیە ئەمە هەر سێ پاکێجەکەیت خوا یە خاڵیکە باس زۆر بە کورتی بێت چونکە کاتم لە کەمتر لە دووخولەکەم داوای لێبوردنەکەم هەر بژێت کاک چێنەر ینی لە گفتوگۆکانە من ناچارم بچمەوە سەر خاڵێ ئایا ئەکرێ ئێمە ڕابردوو بەبەستم پارتە سیاسیەکانە ڕابردوو بەکار بێنن بۆی دیسان ڕێک نەکەون یان نەکرێت ئێستا و داهاتوو بەکار بێنن بۆەوەی ڕێک بکەون من پێشتر بە دقیقی باسی ئەو مۆزوعم کرد ئەبێ سوود لە ڕابردوو بە هەمووی وەرگرین بۆ ئەوەی بتوانین ئەم کێشانە چارەسەرکەین باش کە ئەڵین ڕابردوو بە هەموو پرۆسە قانونێکە بە هەموو پرۆسە سیاسێکە بە هەموو پرۆسە ئیعلامێکە بە هەموو ئەوەی کە هێزولانەکان بەرامبەر یەک سیاستمان کردو ئەبێ ئەمە هەمووی سوودی لێوەرگرین بۆ ئەوی بتوانین لەم قەیرانە دەربازمان بێ ئەگەر لەو بازنەیە بخلینەوە لە یەکتر تۆمەتبارکردن لەوەی کە یەکتری پەراوێز خێن لەوەی یەکێک لایەک ئیرادەی بەسەر لایەکە فەرزەکەم پێم وایە کێشەکە چارەسەر نابێ من ئەگەڕێمەوە سەر قسەکانی پێشووترم پێویستمان بە هەنگاوی عەمەلیە تشخیصی کێشەکان چارەسەر و من پێم وایە ئەگەر ئیرادەمان هەبێت چارەسەر هەیە بۆ هەموو بابەتانە بۆ نمونە لە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم لە مەسەلەی پۆستی کەسی سەرۆکی هەرێم لەگەڵ یاسای سەرۆکایەتی هەرێم ئەگەر ئیرادی سیاسی هەبێ ئەمە هێڵی سوور نییە بۆ ئیزلایەکە توانین چارەسەری کەین ئەگەر بۆ مەسەلەی حکوومەت ئەکرێم حکوومەتە سەرنجە بێ لەسەر سیاسەتەکانی لە هەموو دنیا بۆ حکوومەتیشە گۆڕێ و بەرنامەی تازە بۆ قۆناغێکی دیاریکراو دێتە پێش وەکو یەکێتی نیشتیمانی کورسان هیچ کێشەیەکتان لەگەڵەمانە نییە ئێمە ئەوەی پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کورسانەوەیە هەچ چارەسەرێک لە بەرژەوەندی ئێستا و ئایندی هەرێمی کورسانە بێ و لە مێژووشە ئەوە سەلماندووە کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کورسان کارەکەین بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانانە و دۆزینەوەی چارەسەرێک و ئیرادەشمان هەیە و ئامادەین بۆ دۆزینەوەی هەر چارەسەرێک کە خزمەتی ئێستا و ئایندی هەرێمی کورساکە چونکە ئێمە پێشتریش ڕاماگەیانەوە خوێندنەوەی وردمان کردووە بۆ ئەو مەترسیانی لە چواردەورمانە بۆ ئەو گۆڕانکاری گەورانی ئێستا هەیە بۆ ئەو پلانانەی لە جی هەرێم ئەنجامەدرێ بۆ ئەو قۆناغە سەختەی لە دوای شەڕی مووسڵ بەرەو ڕوومانە بێتەوە کە ئێمە پێمان وایە ئەگەر هەرێمی کورسان لە ناوخۆی ئامادە نەبێ و بۆ هەر بڕیارێکی ئایندا پێمان وایە سەرکەوتوو نابین و ئەم بڕیارەش پێویستە هەمومان بەشدار بینتیە و هەمومان هەنگاوێک بینە پێش بووی لە خاڵێکە بەیەک بگەین بۆیە ئەڵێم نابێ بگەڕێنەوە سەر ڕابردوو بیکەینەوە بە چەقی ململانێ ئەبێ سوودی لێوەرگرین بۆ ئەوی بەڕاستی ئەم هەرێمە و هاوڵاتیانی ئێمە لەو قەیرانە دەرباز زۆر سوپاس دەکەم کەمتر لە دوو خولەکەم بۆ کاک دیلمان و کاک ئەتامەوە کاک دیلمان دوا پەیامی خۆت ناتوانم پرسیار بکەم من بە لەحزەیەکی کورت باوەڕکە هیچ سەغڵت نەبووم بە قسەکانی جەنابەت کۆبوونەوە ئێمە دانیشتنەکەی ئێمە بۆ مۆزوعێک بوو تۆ چوویتە سەر کۆمەڵێک مەلەف کە ناکرێ من جواب بنێمەوە و خزمەتی دانیشتنەکەشی نەکە ڕەنگە بمانتوانێت لەو فترەیە کۆمەڵە قسەی ترمان بکردای دوایەوە پەیامی دەست پێشخەری لای ئێوەیە بۆ ئێمەژە گەڕ قسانەمان کردای تۆ بدێنە بیتەکە ئەو مۆزوعە لە سیاقی گفتوگە چوینەتە دەرەوە هیواداری لە ناو کۆبوونەوەکان بەڵێ چکە بەڕاستی من جوابم بۆ وردەکاریم هەیە بۆ هەموو ئەو شانەیە و کە باسی کردووە ئەوەی لەسەر گۆڕان بوو بەڕاستی هیچی وانە پەیامی ئێمە جددیبوونی گۆڕان لە چیە خۆی دەرەخە من لە ئەساسی لە سەرتا شاویستم باسی کەم لە بەیاننامەکەی گۆڕان کە ئاراسی ڕای گشتی کردووە باسی ئەوەکە کە چ ئامانجێکی هەیە
باسیەوەکە کە ئامادەکاری بۆ هەر هەنگاوێک هەیە ینی و باسیەوەکە کە پرۆژەی هەیە کە بەڕاستی پێش هەموو کەسێک وایە پارتی دیموکراتی کوردستان ئەو پەیامەی مەسعود بەرزانیان تەرجمە کردای بۆ سەر پرۆژەیەک لە یەکەم ڕۆژی سەردانی هێزە سیاسیەکانەوە بۆ پرۆژەیە بچوونایە بەڵام ئەوە ئێمەی نۆکو بزوتنەوەی گۆڕان لە یەکەم وەڵامەکە بۆ ڕای گشتیمان این کردووە بە ناڕاستەوخۆ وەڵامێک بۆ پەیامەکەی بەڕێز مەسعود بەرزانی و باسیەوەمان کردو کە پرۆژەشمان ئێمە پێم وابێ لە ئێسایە تەنها بزوتنەوەی گۆڕانە کە پرۆژەیەکی ئامادەکراوی هەیە بۆ ئەو مەسەلەیە بۆیە جددیە و جددیبوون لە بەرامبەر ببینین ئێمە هاتووینەتە پێشەوە ئیرادەمان هەیە بۆ ڕێکەوتن و بە هەندێک جار تەنازول زۆر سپاس دەکەم کاکاتا دو قسە و دو پەیام دو قسەی من زۆر کوتیاڵیانم پێ ئەوەی خزمەتی دۆخی سیاسی هەرێمی کوردستانەکە وەک عەرزم کردی ئادابی ئاشتەواییە پارتی ئەمڕۆ هاتۆتە کوردستان هاتۆتە سلێمانی دوێنێ بابەتێک بڵاو بۆتەوە لە نزیکترین کەسی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانەوە پارتی وەک هێزێکی تیرۆریست پیشانە مع العلم تاریخی سیاسی پارتی مەلەفی تیرۆری تیانە ئەبێ بپرسین کام ئەو کەسایەتی سیاسیانەی لە هەرێمی کوردستانە بە تیرۆری سیاسیەکان ناسراون گرنگ ئەوەیە با ئەوانە هەمووی تێپەڕێنین پێنج کۆیەک لەگەڵ ئێرانە 12 ساڵی تەواو گفتوگۆیان کرد ئەو ساگەشتە حلی مشکلەی ئەتۆمی لە بینی پێنج کۆیەک و ئێرانیەکانە ئومێدەوارم ئێمە نەفەسمان بۆ گفتوگۆ نەفەسێکی درێژ بێت چونکە دوجار هەر بە گفتوگۆ ئەتوانین چارەسەری کێشەکان بکەین پرۆژەی پارتی دیموکراتی کوردستان پرۆژەیەکە بە شەراکەتی هەموو هێزەکان لە نەتیجەی گفتوگۆکانە ئستنتاجە بێت لە نەتیجەی یەکتربینینە لەسەر مێز پرۆژەیەکی مشترک بۆ هەموو هێزەکان ئستنتاجە بێت کە ئەمە ئەکرێ بە دەریچەیەک بۆ تێپەڕاندنی وەزعی سیاسی زۆر ڕاستەگەر یەک کاتم کۆتاییاتە بڕاتە بێت تایتڵ ڕات ئەوە زۆر ڕاستەوەی کە پێنج کۆیەکی هێنایەوە بەڵام ئێمە بەڕاستی قەیرانەکانمان زۆر قوڵن و هەموو هێزی کوردین و هەمووی لە 2 شاران نیشتەجین لە 3 شاران نیشتەجین لەگەڵ بەعز دانیشتوانەکەوتوە بۆ لە پێناوی دیموکراتی دوێنێ وەفداتوە ئەمڕۆیەکی گوا قسەی کردووە لە 20 مانگ لێ بووە زۆر سپاس بۆ کاک عەتا شێخ حەسەن ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە پارێزگای سلێمانی سپاس بۆ کاک دیلمان محەممەد هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ کاکە چێنەر عەلی جۆڵات جێگەری سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان بینەرانی ئازیز سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون ڕێزی یادگار فایق و تەواوی ئەم ستافە جوانە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم و هیوادارم کۆبوونەوەکان ئەنجامیان نەبێت ماڵتان ئاوادار